يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، ڕۆژەوانانی مانجی پڕ بەرەکەت و ڕەحمەتی ڕەمەزان بە فەزڵی خوای پەروەردگار گەیشتینە کۆتایی ڕەمەزان و ختامه مسکن. کۆتایی ئەو مانگە هەموو ڕەحمەتەکەی تیا کۆبۆتەوە لە شەوی قەدرە، شەوی لەیلەتول القەدر و کوردەواری دوانەیەکی لە یەکدا نەبراون. ئێوەی بەڕێز، ئێوەی خواناس و دیندار، سوپاس بۆ خوای گەورە هەموو شەوەکان لە بیستەوە ماڵی خواتان لە هەموو گەڕەک و گوندەکان و شار و شارۆچکەکانی خۆتان ئاوەدان کردەوە. میوەدەوارم خوای پەروەردگاریش ڕەحممان پێ بکا و ئەم کوردستانەمان پارێزراوکە و ماڵی هەموو لایەکمان ئاوەدانکە. خواڕەنجی هیچ چاکەکارێک بەزایە نادا. لە وتاری ئەمڕۆمدا کە لە خزمەت جەنابتاندا باسی شەوی قەدر و گەورەی یەکەی دەکەم، پێم خۆشە شتێکی تازە لەبارەی لەیلەتول القەدرەوە بڵێن. خوای گەورە لە قورئانی پیرۆزە کە فەرمووی لەیلەتول القەدر خەیر من ئەلف شەهر. ئیمانداران بزانن تاکە یەک شەو کە شەوە پڕ قەدر و خێر و پیرۆزەکەیە، شەوە ڕێزدارەکەیە، خەیڕون نەک یەکسانە، چاکترە من ئەلف شەهر لە هەزار مانگ. کەواتە پێمان دەڵێ چەندیەتی گرنگ نییە، چۆنیەتی گرنگە. ئەگەر هەزار مانگت وەکو تەمەن هەبێ ناگاتە پلەی یەک تاکە شەوێک. ئەو شەو بۆ ئەوەندە گرنگە. بۆ خواپەرستی هەزار مانگ ناگاتە خواپەرستی یەک شەو. لەبەر ئەوەی خوا خۆی وڵاممان دەداتەوە دەفەرمێ خاڵی یەکەم نزولی قورئان لەو شەوەدا بووە. إنا أنزلناه في ليلة القدر. ئەو شەوە قەدر و قیمەتەکەی بەهۆی قورئانەوەیە. ئەینا کاتەکەی هەر وەکو شەوانی تر بەڕێ دەکرێت، بەڵام ئەم قورئانەی تیادا بەزی. ئەو قورئانە دەستپێکەکەی بخوێنە بوو، 5 ئایەت بوو. وشەکانی خودا، مرۆڤ، خامە، زانست شاکارێکی نەبیستراوی ئەفسوناوی بێوێنە بوو. بۆ کتێبەکانی پێشخۆی باوانما و ئاوێنە بوو. ئەم قورئانە هەر کەس بەڕاستی ڕووی تێکە، بێ کەسیش بێ خاوەن شەوکەت و شانە. ئەم قورئانە هەر کەس بەڕاستی ڕووی تێکە، بێ کەسیش بێ خاوەنی شەوکەت و شانە، هەژاریش بێ خاوەن دارایی و سامانە، سەرکردە بێ دادپەروەر و بە ویژدانە. هەر کەس ڕووی لە قورئان بێ لە دنیادا پەرێسپاکە و ڕووی سپێ لە دیوانە. گەورەی شەوی قەدر کە چاکترە لە هەزار مانگ بەهۆی نزولی قورئانەوەیە. قورئانێک کە دەستپێکەکەی ئیقرا بوو. بۆیە شەوی قەدر مسڵمانانی بەڕێز، هاو زبانێ کوردەکانم لە هەر شوێنێکی ئەم دنیادان ئێستا لە پەخشێکی ڕاستە و خۆ لەگەڵماندان لە مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە. زۆر دەستخۆشی لە خۆم و لە برایانم و لە هاوکارانم و لە ئەهلی مزگەوت و لە ئێوەی بەڕێز و هەموو مسڵمانانی کوردەکەم، هەموو مسڵمانانی جیهان کە شەوانی قەدر زیندوو دەکەینەوە. بەڵام با لە بواری تەقلید دەرچین. ئایا شەوی قەدر هەر ئەوەیە لە ئێوارەوە نەخەوی تا بەیانی پاقلاوە بخۆی چاپ بخۆیەوە خۆمەش باشە، ئەوەش هەر عیبادەتێکە ئینشاءالله. بەڵام هەر بەو ڕۆتینە نە. قورئان سیرکەن بۆ شەوی قەدر پیرۆزە دەست پێکەکەی چی بوو؟
اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. هەر کەسێ ئەم پێنج ئاەتە وەرگرێ یەک شەوی ژیانی چاکترە لە 1000 مانگ. لەیلەتول قەدر ئەوەت پێ دەڵێ لە قورئانەکە حاڵی ببە. 4 وشەی تێدا بوو ئەم پێنج ئاەتە: خوا، مرۆڤ، خامە، قەڵەم، زانست، علم. علمی نوێش، چونکە باسی عەلەق و خوێنپارە و ئەوانە دەکات، زانستی زیندەزانی ئەحیا. پێمان دەڵێ ئەو کەسەی کە لەژێر ئەم 4دا بێ، ئەو وڵاتەی ئەم 4ی تێدا بێ، ئاوەدانە یەک شەوی بە 1000 مانگە، یەک ڕۆژی بە 80 ساڵە پێش دەکەوێت. یەکەم خوا نەیفەرموو ئیقرأ بسم الله. سەیری قورئان کەن چەند وردە. ئیقرأ بسم الله زۆر جوانە. خوا فەرمووی ئیقرأ بسم ربك الذي خلق. خوا بناسە، خوایە کە دروستی کردووی. یعنی خوا بناسە لە شەوی قەدرە ئەگەر خوات ئاواناسی کە دروستی کردووی، کەسێ دروستی کردبی ڕزقت ئەدایان نا، بەخوا ڕزقت ئەدا. کەسێ دروستی کردبی نەفع و زەڕی تۆ بەدەستی غەیری ئەوە نەبەخوا. بۆیە خەڵکێک هەیە 1000 مانگ خواپەرستی دەکا، بەڵام کەم جار دەڵێ یا ئەڵڵا، هەر یا فڵان و یا فڵانیەتی. مسڵمانی بەحەق لە شەوی قەدرە خوا بە تاک و تەنها دەناسێ، بەس یا ئەڵڵا لە سەر دەمیەتی. هاوار بۆ غەیری خوا ناکە، شیفا لە غەیری خوا داوا ناکە، بەختت ناچێتە لای فاڵچی و بەختی خۆی بکاتەوە و دانیشتوی قەدر بێ. ئافرەت هەیە تا بەیانی لە قەدرەدا دەنیشێ، لای فاڵچی بەختی شوکردنی دەکاتەوە، لێ حاڵی نەبووە. خواپەرستی بە حەق و ڕاستەقینە بە هەمووی بۆ خوا بژێڕەوە. اقرأ باسم ربك الذي خلق. بسم الله نەفەرموو، باسم ربك الذي خلق. پشت بە پەروەردگارێک بەستە کە دروستی کردووی. دووەم مرۆڤ، هەر وڵاتێک مرۆڤ تێدا بە نرخ بێ ڕەحمەتی خوای لێ دەبێ. خواپەرستی کاتێ تامی هەیە کە ڕێز بۆ مرۆڤ دابندرێ، ئەم هەموو دروشم و مزگەوت و زەکات و ڕۆژووینە بەس دەبەر قاتری ئینسانە، حرمەتی ئینسان نەشکێ. سێیەم قەڵەم، هەر میلەتێک دەستی بە قەڵەمەوە بێ 80 ساڵ لە پێش خەڵکەوە دەبێ، 1000 مانگ لە پێش خەڵکەوە دەبێ، یەک ڕۆژی بەرهەمی 80 ساڵی خەڵک دەدا. 4ەم کتێب، خەڵکی نە بە هیچ شتێوەیە گواز لە کتێب مەهێنن. باسی کتێبە، باسی زانستە، باسی زانستی نوێیە. مسڵمان واز لە خوڕافیات بێنە. خوا فەرمووی من علق، ئەو سەردەمە نە سۆنەر هەبوو، نە پشکنینی پزیشکی هەبوو. خوا ئەو کاتە باسی علمی ئەحیا و زیندەزانی و خانەی کردووە، باسی گۆشپارەی ناوڕەحمی ئافرەتی کردووە، باسی مەنی و هێلکە و هێلکۆکەی کردووە. دەفەرمێت دە تۆش لە زانستی تازە سوودمەند بە بۆ ئەوەی ژیانت بەختەوەر بێ. ئەوە بۆیە شەوی قەدر ئەوەندە بەڕێزە. دووەم سەیری قورئان کەم، فەرمووی لەیلەتول قەدر، نافەرمێ نەهار و قەدر. وانییە خۆ ڕۆژ شوێنی کار و کەسابەتە، ڕۆژ کاتی جوڵانە، کاتی بزافە، کاتی جوڵەیە، کاتی بەرهەمە، کاتی خەباتە، کاتی بەدەستهێنانی سەرکەوتنە. خۆشە و کاتی مدبوونە، کاتی سڕبوونە، کاتی خەوتنە. بەڵام خوا فەرمووی لەیلەتول قەدر، نەیفەرموو نەهار و قەدر. بۆ؟ چونکە شەو پەردەکان دادراونەوە، ئینسان لە بەینی خۆی خوادا تاریکیەک هەیە، لەو کاتەدا بە ئاگایە. ئەو وەختانەی کە خەڵکێک خەوتون، تۆ لەبەر خوا هەڵدەستی و چەند فرمێسکێک دەبارێنی، ئەزانی چەند لای خوا گەورەی. ئەو کاتەی کە ئینسان لە شەوایە و خەڵک نایبینێ، هەر عیبادەتێک بکا لە بەینی خۆی خوادا، پڕ لە ئیخلاس، دڵسۆز، بێڕیا، ڕەم بێ لە ڕۆژا زۆر شت بکەی بۆی خەڵک بتبینێ. بۆیە خوا فەرمووی لەیلەتول قەدر، هەوڵ بدەن عیبادەتتان دڵسۆزانە بێ، پاک بێ، چاک بێ، نەک زۆر و بۆر و بۆ ڕیا بێ. پێمان دەڵێ ئەو عیبادەتەی لە لەیلەتول قەدرا دەیکەوی خالیس بۆ خوا بیکە، خالیس بۆ ئەڵڵا. هەر کردەوەیەک دەیکەی کەم بێ، بۆ خوا بێ، خوا زۆری وەردەگرێ. پێمان دەڵێ چۆنیەتی نەک چەندێتی. هەیە 1000 مانگ عیبادەتی کردووە، بەڵام لە ڕۆژی قیامەتە یەک شتی پێ نییە، چونکە هەمووی بۆ خەڵک کردووە، هەمووی لە پێناوی ڕەزامەندی و مەدح و ستایش و ناو و ناوبانگا کردووە. بەخوا لە قیامەتە پوچە، هەر شەی یەک شەو عیبادەتی کردووە. ئەو شەوە لە بەینی خۆی خوادا چاوی بەندەی خوای نەبینەوە ئیلا ئەڵڵا نەبێ، ئەو شەوە ڕزگاری دەکات لە قیامەتە. بۆیە چۆنیەتی لە عیبادەتە شەرتە، نەک چەندیەتیەکی پڕ لە ڕیا. سێم شەوی قەدر پێمان دەڵێ
خواناسین بە زانستەوە بە خۆشویستنەوە نەک بە هەڕەمەکی. هیوا هەیە چەند ساڵ خواپەرستی کردووە وەڵڵای یەک موسیبەتی لێ بەسەر دێ خوایە بۆ وان لێ کردم خوایە بۆ ئەوم بۆ ناکەی دایمە نازومەکرد بەسەر خوادا دەکا نەعوذ بالله وەکو خوا قەرزاری بێ خوا دەفەرمێ اقرأ باسم ربك الذي خلق بیرکەوە خوا لە نەبوونەوە تۆی دروست کردووە جا تۆ چیت هەیە هی خوا نەبێ خوات خۆش بوێ شەوی قەدر یعنی خۆشویستنی خوا هەر کەسێ یەک شەو بە خۆشویستنەوە خوای خۆی بپەرستێ باشترە لەو خواپەرستەی 1000 مانگ 83 ساڵ خواپەرستی دەکا بەڵام لێ حاڵی نەبووە وازانە خوا قەرزاریەتی نەک ئەم قەرزاری ئەڵڵا بێ بە خۆشویستنەوە عیبادەتی خوا بکەن. حەیف مەلاکانی ئێمە لە قەدیمەوە تا ئێستا دەبیستم خەڵکینە خوا غەزەبتان لێ نەگرێ خەڵکینە لە خوا بترسن کوڕە خەڵکینە خواتان خۆش بوێ دینی ئێمە بناغەکەی لەسەر خۆشەویستیە خوا نابێ وەکو جەلاد نەعوذ بالله سیر بکرێ هێندەی لێ بترسی لە ترسی ئاگر و هینەکەی ڕاکەی لە خۆشەویستی خوادا عیبادەت بکە خوات ئەوەندە خۆش بوێ ڕۆژە برایەک لە شوێنێکە ئیشی دەکرد زۆری گەرما بوو هەر لەم ڕەمەزانەدا وتی ئەزانی مامۆستا لەبەرچی بە ڕۆژوو دەبم وتم وەڵا منیش وەک تۆ تینومەوە بەخوا منیش لەسەر ئیشم و وتی وەڵڵاهی من بەس لەبەر حۆریەکانی بەهەشت بە ڕۆژوو دەبم ئەی تۆ وتم وەڵڵاهی من بەس لە خۆشەویستی خوا بە ڕۆژوو دەبم هیچم ڕم بێ لە بیری بەهەشتیشم زاری وایە نییە بەس ئەزانی چەند قەرزاری خوام ئەزانی ئەو خوایە چەند لوتفی بەسەرمانەوە هەیە ئەگە پێم بڵێ مانگێک نان و ئاو نەخۆی بڵێ خوایە هەندم خۆش دەوی لەبەر خاتی تۆ بە خیاڵم دانایە ئەتر حۆری چییە قەسر و قسوور چییە دەبێت تۆ ئەوەندە لەگەڵ پەروەردگارتا لێک نزیک بی بە خۆشەویستیەوە خوا بپەرستە کە خوات خۆشویست عیبادەتەکانیش ئاسان دەبن یەک شەو بە خۆشەویستیەوە ئەڵڵا بپەرستە بەخوا باشترە لەوەی 1000 مانگ بیپەرستی بەڵام نەزانی چۆنت پەرستووە. شەوی قەدر پێمان دەڵێ مسلمانان ئیمانداران خواناسان چۆنیەتیتان لەبەر چاو بێ نەک چەندێتی لە هەموو بوارەکانی ژیاندا بۆ نمونە یەکەم لە تەمەندا بەدەست خۆمان نییە چەند دەژین بەڵام بەخوا بەدەست خۆمانە چۆن دەژین بەدەست خۆمان نییە دەوڵەمەندین یان هەژارین کەسابەتمان کردووە و خوای گەورە شتێکی بەخشیوە هەوڵمان ڕەم بێ کەم دابێنە خوا دەرگای فراوانترە. شاعر فەرموویەتی بزانە ژینت خەندە بێ یاخود کەسەر کاڵای بێنازی بپۆشی یا تازی زیار بنێیتە سەر خواردنت برنجی عنبەر بێ یان نان و پیاز و کەوەر فەیلسوف بی یاخود لە دنیا بێ خەبەر ڕێگەی ژینت دەبڕێتەوە و چۆن دەخەوی ئاواش دەمری چۆن هەڵدەستی ئاواش لەو خاکە دەیتە دەر ئەی نازانی وتیان بە نوح ئەرێ پیری پێغەمبەران تەمەنی زۆرت بردە سەر دنیا چۆن هاتە بەر نەزەر فەرمووی خانووی دوو دەرگە بوو لەمیانەوە هاتمە ژوور و لە ئەویانەوە چوومە دەر بەدەست من و تۆ نییە ئەمڕۆ کۆتایی ژیانمانیان 1000 ساڵ و 100 ساڵی کە دەژی بەڵام کاکە خۆ بەدەست خۆتە چۆن دەژی چەندێتی گرنگ نییە ساڵ چەند تێدەپەڕن بەڵام بۆ خوا چیت پێیە بە هەر یەکێ بی کاتەوە لە شەوی قەدرە خوای ئەگەر ئێستا لە قیامەتا لێم بپرسی ئەرە تۆ بە چێوە خەریک بووی وەڵامت چییە بۆ خوا ئەرێ بە چێوە خەریک بووی ئەو هەموو ساڵی تەمەنم دایت چیت کرد چیت تێدا کرد وەڵامێکی یەک دیێڕم بدەوە بڵێ خوای ئەمەم بۆ تۆ کرد بڵێ خوای ئاوا ژیانم بەردەسەر چۆن ژیان گرنگە نەک چەند ژیان کەم ژیان بەڵام کەڵ ژیان هیوا هەیە 100 ساڵ بە کۆیلێتی و ماستاوچێتی دەژی 81 ساڵ دەژی مەردانە و پیاوانە سەری عیزەتی بۆ هیچ کەسێک نەوی ناکە تخوا کامیان باشترە ئەوەی کە 1 ساڵ ژیاوە بەڵام پیاوانە و مەردانە و قارەمانانە ژیاوە نەک 1000 ساڵ و 1000 مانگ ژیا بێ بەڵام هەموو ژیانی ماستاوچێتی و تەمەلوق و نیفاق بێ قەوەت قەدر ئەوەیە کەمی پخود بەڵام زۆر و بۆری هیچە خەڵک تەمەنی هەبووە 100 ساڵ بووە ئەگە خواپەرست بوو بێ خوا ڕەحمی پێ کردو ئێمە پیاوانی خواپەرست و ژنانی خواپەرستمانە بۆ تەمەنیان 100 ساڵ بووە ئەوە بەرەکەتە بەڵام هەیە خوا نەخواستە تەمەنی 100 ساڵە لە خراپەدا بەسەری بردووە خۆزگە هەر نەیبوویایە سەحابەیەکی گەورەمان هەیە سەعدی کوڕی معاذ تەمەنی 37 ساڵ بوو کە وەفاتی کرد شەید بوو 37 ساڵ 30 ساڵی لە کافرێتیدا بەسەر بردبوو 7 ساڵ بە مسلمانی ژیە تەمەنی ئیسلامەتی ئەو خواپەرستی و دینداریەکەی 7 ساڵ بوو 5 ڕەمەزانی کرد چونکە ساڵی دووی کۆچی ڕۆژ واجب بوو هەموو عمری 5 ڕەمەزانی کرد کە شەید بوو وەفاتی کرد کە ڕۆژێک کە مرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
بە هێواشی دەڕۆی خۆی بچووک کردبەوە وتیان بۆ وا دەڕۆی پێغەمبەری خوا ئەڵێ قاچت ئازارێکی فەرمووی نەبە خوا مەلایکەت ئەوەندە لەم شوێنە ئامادەیە ترسم پێ بە باڵیاندا بنێم هەمووی هاتوون نوێژ لەسەر جەنازەکەی بکەن مەلایکەت ئەوەندە لە ئاسمانەوە هاتووە لەو کاتەدا کە وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی بچووک کردەوە لەرزی فەرمووی ئێستا بۆ مردنی سەعدی کوڕی معاز عەرشی خوا هاتە لەرزین سبحان الله بۆ مردنی سەعدی کوڕی معاز عەرشی خوا لەرزی ئەو پیاوە ئەوەندە لای خوا بەڕێزە 7 ساڵ خواپەرستی 5 ڕەمەزانی گرت چەندێتی بەڵام چۆنیەتی ئەیزانی چۆنی خوا خۆش دەوێ ئەزانی بەیەوەندی خۆی لەگەڵ خوادا چەند ئاوەدان بوو 1000 مانگ قورئان دەفەرمێ یەک شەوی خواپەرستی ئاوا لە 1000 مانگ 80 ساڵ هەیە خواپەرستی دەکا و ناگاتە هیچ پلەیەک بەداخەوە دووەم شەوی قەدر پێمان دەڵێ کە لە مزگەوت چوویتە دەرەوە ئاگال لە بازاڕیشت بێ با کوالێتیت باش بێ ئەزانی یەک مسقال 1 گرام ئەڵماس لە تەنێک ئاسن بە نرخترە یەک حەپی کوالێتی باش بۆ شیفای نەخۆشی لە دەستەیە حەپی بێ نرخ باشترە دەفەرمێ ئەگە شەوێک بە مقابلی 1000 مانگ بێ دەبا ئێوەش بازاڕتان کوالێتی باش بێ هیوا هەیە یەک تابلۆ لە کێشە لە ژیانیدا هونەرمەندی وایە یەک تابلۆی هەبوو بەناوبانگترین کەسە هیواشە 1000 تابلۆی کێشاوە کەس نایناسێ هەیە یەک کۆپ لە شعری هەیە نمونەی و هەتا دەژێڕدرێتەوە هەیە دیوانی شعری پڕ کردوێتەوە کەس نایخوێنێتەوە هەیە یەک وتاری هەیە بە یەک وتار ناسراوە لە ناو خەڵکە 10,000 وتاری داوە کەس نازانێت ئەرێ ئەم مەلایە هەبووە یان نەبووە کەواتە چۆنیەتی بەڕێزم نەک چەندێتی قەدر ئەوەمان پێ دەڵێ با بازاڕتان کوالیەتیەکانی باش بێ شتی پوخت و کەم پێشکەشکەن بەڵام شتی زۆر و بۆر مەهێنە بازاڕەکانتانەوە دەسەڵاتدار ئاگال لە بازاڕی وڵاتەکە دوێ سێەم چەند هاوڕێت هەیە گرنگ نییە چۆن هاوڕێیەکت هەیە گرنگە خەڵک هەیە لە فەیسبووکە ملیۆنە هاوڕێ هەیە جا هاوڕێی فەیسبووک چییە ڕەمە کەسانی باشی تێدا بن دوعایەکی خێت بۆ بکەن بەڵام بەخوا برام ناگاتەوەی باب و باپیرانی من و تۆ دوو ڕەفیقیان هەبوو هەتا مردن بەڵام ئامادە بوو ئەگە پێویستی بووە چاوی خۆی بۆ دەردێنا لە تنگانەدا پشتی پێدەبەست چەند چۆن هاوڕێیەکت هەیە گرنگە گەنجی بەڕێزم نەک چەند هاوڕێت هەیە ئاگادار بە بەخۆدا چوونەوەیەک بکە زانایان فەرمویانە هەیە تەمەنێک لەگەڵی دەژی یەک بیرەوەری خۆش لەگەڵی نییە هەشە وەڵڵی 1-2 ڕۆژ بینیوتە 1-2 سەعات لە مەجلیسیا بووی هەتا مردن لە زاکرەت دەرناچێت کامیان باشترە بەخوا ئەو 1-2 سەعاتە بە نرخترە وەکو شەوی قەدرەکە شەوێکی بە 1000 مانگە چوارەم لە بواری خێزانی و خزمایەتیدا فرەژنی باشترە کابرا چواژنی هێناوە چواری تەلاق داوە و زۆر و بۆر و ماڵ و حاڵێکی شپڕێ و یان یەک ژنی بە قەدر و حرمەت و خۆشەویستی لەبێنەی ئەو ژن و مێردەدا دەبارێت خوا کامیان باشترە چۆنیەتی هاوسەرگیری نەک چەندیەتی زۆر خەڵک ڕەخنەی لە من گرتووە مامۆستا دژی فرەژنیانە بەمە دژی ئاەتی قورئانی من ئەمەتان پێ دەڵێم ئەڵێم یەک خێزانت هەبێ بە حرمەت و بە ڕێز و خۆشەویستیەوە لەگەڵی بژی چۆنیەتی ژیانت لەگەڵی تخوا باشترە لە چوارژن کە هەموو ڕۆژ شەڕ و هەرات بێ و یەکیان تەلاق دەوێت یەکیان دەرکەوێت یەکیان منداڵی ئاوارە بێ کامیان باشترە بە ڕێزان عەقڵ کامیانی پێپەسندترە شەوی قەدر دەڵێ یەک دانەکە باشترە چۆنیەتی نەک چەندیەتی و زۆر و بۆر چەند منداڵت هەیە گرنگ نییە خەڵکێک بەداخەوە ئێستا منداڵ فڕێداتە کۆڵان وەڵا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئومەت من زۆر بێجات خۆ پێغەمبەر ئەو شانەزی بەو منداڵە بە فەقیرە سەرگەردانانەوە بکە کە دین و ژینیانی حتا دەمرن بە نەبوونی دەژین حتا دەمرێت 100 مەتر خانووی لەسەر زەویدا نابێ لەم خاکی خوادا بستێ زەوی بەناوەوە نییە فەقیر هەموو ڕۆژێکرێت چیە دەتخۆ ژیانە چەند منداڵت هەیە شەر نییە ئەزیزم چۆن منداڵێکت هەیە شەرتە هەی یەک تاقە کچی هەیە 1000 ڕەحمەتی ڕۆژی بۆ دێ وانە هەشە 10 کوڕی هەیە ڕۆژی 100 جوێن و قسەی ناشینی دوو لە ڕووی جەنابتان بۆ دێ چەند منداڵت هەیە گرنگ نییە چۆن منداڵێکت هەیە گرنگە چەند برات هەیە گرنگ نییە چۆن برایەکت هەیە گرنگە خۆ برای وایە دوژمنن بەیەک هیچ نییە با زۆریش بن چۆن برایەکت هەیە چەند خزم و عەشرەتت هەیە گرنگ نییە فیستیڤاڵی عەشرەت چییە برام چۆن خزمێکت هەیە بۆ چاکە و خواپەرستی و دینداری لەگەڵتا یان بۆ پیاو کوشتن و شەڕەتەقا چۆنە نەک چەندە قەدر ئەوەمان پێ دەڵێ یەک شەوی بە 1000 مانگە یەک برا هەیە بە 100 برایە یەک خزمی دڵسۆز و پاک و محتەرەم و خوێندەوار و بەڕێز و ئەمین بە 1000 خزمی خراپ هەیە چەند چۆنە نەک چەندە سەرنجی ئەم بەسەرهاتە بدەن بەڕێزان ئەم بەسەرهاتە لە کتێبی گەشتی ژیان برای بانخواز و دڵسۆز خوابی پارێزی ئەندازیار عوسمان لە بەرجی 6 لاپەڕەی 132 دا هەیە
لە ساڵی 1970 لە عێراق لە بەغا کابرایەک لەدایک بوو، منداڵێک لەدایک بوو، ناویان نا یونس. هەر لە منداڵیەوە لە دیجە فراتە خەریکی بمە لەو ئەوانە بوو لە پێشبڕکەی نەودەوڵەتیدا لە بەحردا کە پەڕیەوە یەکەمی هێنا، ناویان نا یونس بەحری. یونس بەحری 79 ساڵ تەمەنی بووە. 4 جار گەشتی هەموو جیهانی کردووە، 4 جار بە هەموو دنیادا گەڕاوە، 17 زمانی عالەمی زانیوە، بە 17 زمانی جیهانی قسەی کردووە. جنسیە و ڕەگەزنامەی 15 وڵاتی دنیای هەبووە. لە بواری ژندا چوو بێتە هەر وڵاتێکەکە بۆ ڕۆژ و مانگێکیش بێ ژنێکی هێناوە، 90 ژنی هێناوە، 90 ژن. 365 کوڕی هەرەوەی بۆ خۆی زانیوێتی هەبوون، چکە ژنی وای بەجێ هێشتەوە دووسێ مناڵ و هەردووای لێ نەپرسیوەتەوە، کەسەوە هەر نەیزانیوە چەندی هەیە. 4 ئێزگەی عالەمی لە سەردەمی خوا دروست کردووە، یەکیانی بۆ هیتلەری سەرۆشی ئەڵمانیا دروست کرد بە زمانی عەرەبی، ئەوەندە لە بۆی تەکنۆلۆژیا لەو سەردەمەدا زیرەک بووە. 4 جار حکمی ئیعدامی دراوە و لە حکمی ئیعدام خۆی ڕزگار کردووە. توانی بچێتە وڵاتی ئیندۆنێسیا و لەو خەڵکە خۆی بکات بە مفتی شەرعی، لە شەرعی شاوا شارەزا بووە. چەندین ئیشی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری کردووە، کەواتە لە ئیشا، لە ژنا، لە مناڵە، لە زمانە چەندێتی زۆر بوویان نا بێوێنە. بەڵام ئەی چۆنیەتی ژیانی چ بوو؟ سفر. لە ساڵی 1970 لەدایک بوو، لە ساڵی 1979 لە بەغا مرد، بە برسێتی لە کەلاوەیەکە لە یەک ژووری کابرایەکە مرد، شارەوانی بەغا ناشتی، کەس نەبوو لەسەر قەبرەکەی بێت. هیچە چاو لێ ئەو هەموو زمانە و هەموو خوێندەواری، ئەو هەموو سیاسەتە، ئەو هەموو فرت و فێڵە، ئەو هەموو خەڵەتاندنی خەڵکە، ئەو هەموو کوشتنە، ئەو هەموو ژن بەقتکردنە تەنها لە ژوورێکە بە کەلاوەیەکە لە برسان مرد، شارەوانی ناشتی، کەس نەبوو دوو پاش لە قەبرەکەیدا بۆی هەڵکەنێ و تەعزیەیەکی بۆ بکە. یەک کچی لەم دوایانە لە بەغا ناسرایەوە، دکتۆری دەرونی بوو، یەک کوڕێکیشی ناسرا لەو 365 کەویش شاعیرێک و شعری ناسک و جوای دەنووسی. وە بەڕێزم لە بواری خێزانداریشدا شەوی قەدر پێمان دەڵێت چەندیەتی هیچ نییە، چۆنیەتی شەرتە. چۆن خێزانێکت هەیە، چۆن علمێکت هەیە، چۆن کەسابەتێکت هەیە. هیوا هەیە بەڕێزان کاسبی دەکات لە هەموو بوارێکە هەر دای دەچێنێ، هیواش هەیە چۆن کاسبی دەکات گرنگە، پوخت و کەم کاسبی دەکات، دەستی خەڵکیش نابڕێ، سوودیش بە خەڵک دەگەێنێ. پێنجەم لە زەکات و بەخشیندا چەند دەبەخشی گرنگ نییە، چۆن دەبەخشی گرنگە. قورآن نافەرمێ والذین هم للزەکاة فاعلون، للزەکاة فاعلون شەرتە، یعنی دەزانێت بە زەکاتەکەی سوالکەر دروست ناکە، بە زەکاتەکەی هەژارێک ڕزگار دەکا. هەیە زۆر دەبەخشێ پارە، 50,000 و 60,000 دەیکاتە زەرفەوە، خەڵک لەبەردەمی ماڵەکەی ئەسەرەی گرتووە، دەوڵەمەندە پێش فەقیر. من دەوڵەمەندم بینیوە خاوەنی ڕێزە دوکان بووە لە مزگەوتی گەورەی سلێمانی لای مەرخەری کاک ئەحمەدی شێخە، بۆ سەرەی چێژ لە نانی فەقیر وەستاوە، بڕواتان بن لەوانەیە خاوەنی 100 دەفتەر دۆلار بێ، قاپەکەی بەدەستەوە بۆ ئامادە بۆ چێشتی فەقیرەکە بخوە. ئەوە زەکاتی دەیخوایان نە، بەخوا دەیخوا. ئەمە هەر فەقیر دروست دەکەن، هەشە خێرەومەند دروست دەکا. جەنابتان چەند کەسێ ئەو تەلەبانی جامیعە و تەلەبەی پەیمانگایە قەت سوالکەر نین، محتەرەم، خوێندەوار، گەنج، بەڕێز، بەڵام باوکودایکی هێژار کە تۆ ئەمڕۆ بەخێوت کرد بە زەرفترە و زەکات پارەتدایەوە بەخێوت کرد، بەیانی کە بوو بە شتێک خێرەومەند دەرەچێت. دەوڵەمەندمان هەیە سوالکەر دروست دەکات، دەوڵەمەندمان هەیە خێرەومەند دروست دەکات. چۆنیەتی زەکاتەکە شەرتە، نەک چەندیەتیەکەی. چۆنیەتی بەخشینەکە و دڵ و دەروونت، نەک زۆری پارەکە. ئەزانی جارێ کەمت بەخشیوە بەڵام بەختەوەرت دەکا لای خوا. دەچینە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمامی موسلیم لە صحیحان فەرمودەیە ڕیوایەت کردووە، دایکی بەڕێزمان خاتو عایشەی خێزانی ڕسول الله صلی الله عليه وسلم فەرمووی ڕۆژێکان ئافرەتێک هات، چاکوچۆنی لەگەڵا کردم، دوو منداڵی بچکۆلەی یەتیمی پێبوو، بێ باوەک بوون، باوکیان نەمابوو. دوو کچۆڵەی هاوتەمەن ساڵێک ڕەم بە بەینیان بوو بێ، هەر یەکەی بەدەستێکیانەوە. بەلاما تێپەڕی و زۆر ڕەنگ زەرد و لاواز بوون، برسێتی پێیانەوە دیار بوو. وەڵڵاهی لەو کاتەدا لە ماڵی مندا وەکو خێزانی پێ سەلەم 3 دەنکە خورمای لێ بوو، 3 دەنکە خورمای عەجوبەی قەڵەوی زۆر جوان. وتم ئەو مناڵان و دایکیان برسێتیان پێوە دیارە و سوالکەری ژنین، 3 دەنکە خورماکەم پێشکەشکردن. دایکەکەیەکی دەنکەی خورمای دایە، دوو کچۆڵە جوانەکەی تەنیشتی و منداڵەکانی و هەر خێرە بەناوکەوە قوتیاندا لە برسانە مناڵەکان لە خۆشیانە.
دەنکە خورماکەی خۆی بەدەستەوە بوو ئاوا خسپویە ناودەمیەوە نیوەی چوو بۆ ناودەمیەوە و مناڵەکان هاواریان کرد خوادایە خورما دایکەکە دەنکەکەی لە دەمی خۆی دەرێنایەوە لێلەت کرد نوێشی لە تەخورمایەکی دانێ بۆ خۆی نەیخوارد دەفەرمێ فەعەجەبەتنی شەئنوها سرم سوڕما لەو هەڵوێست و لەو مۆقیفە کاری لێکردم چاوم پڕ بوو لە ئاو ئێوارە بۆ پێغەمبەرم صلی الله عليه وسلم گێڕایەوە فەرمووی إن الله قد أوجب لها بها الجنة أو أعتقها بها من النار فرمووی عائشة خواي قورا الله سبحانه وتعالى أوجب واجبي كرد لها بو أوجنا بو دايشي أودوك شواليا بها بودا كخرمايا بها بس بودا كخرمايا الجنة بهشتي بو واجب كرد بهشتي بو نسي لبيناوي يقدن كخرمادا كالدمي خوي قلت وخستي دمي من الله كان أخوة بهشتي بو نسي فموي فرشتا كان بوي داخل ملفي جهنمي بو داخل درقاي جهنمي لسد داخله رزقاني بو لاقر خو خلشيك هيا بەخوای ئێستا جەنابیشت بە ئیزنی خوا بەر ئەوانە دەکەوی فەقیری هەژاری وەڵڵاهی لە بازاڕە حەزت لە پێڵاوێکی جوانە نایکڕی ئەڵێ قەینابا مناڵەکانم بە پێڵاوی جوانەوە بچنە مەکتەب ئەزانی تۆژ ئینشەڵڵا خوا بەهەشتی بۆ واجب کردووی حەزت لە جلێکی جوانە و بیکەی بۆ جەژن نایکەی ئەڵێ قەینابا ژنەکەم پۆش دەبێ قەینابا توخوا مناڵەکانم لە بەرچاوی خەڵکا ڕەشوڕون نەبن بەجلەکانی پارتەوە جەژن دەکەی ئینشەڵڵا خوای گەورە بۆ تۆش بەهەش واجب دەکا دەرگای جەهەنەمت لەسەر لا دەخا خۆ کەمێکت بەخشیوە خۆ بە ماڵ و مناڵی خۆتت بەخشیوە بەخوا دەوڵەمەندی واش هەیە بە ملیۆن دەبەخشێ بە منداڵەکانی بەڵام ئەو دڵ و دەرونەی نێڵ ئای بە دەرتان بێ ئای بە سندانتان بێ دوو سێ دوعای شەڕیان لێ دەکات زۆری بەخشی بەڵام هیچ پلەیەکی بەدەست نەهێنا ئەم یەک خورمای بەخشی ئەوجەب الله لها بها الجنة بەهەشتی خوای بۆ مسۆگەر بوو وێ لە بەخشینیشە چۆنیەتی نەک چەندیەتی ئەی لە صحیحی بوخاریدا فرمودەکەتان هەمووتان ڕم بێ لەبەر بێ کاتێک کە سەگێک خەریب و تینووی بوو لە تینوانە زمانی بە خاکا دەکشان دەفەرمێ إذ رأته بغي من بغايا بني إسرائيل لەش فرۆشێک داوێن پیسێک دوو لە ڕووی خوشکانی بەڕێزم هەموو ژیانی لەسەر لەش فرۆشی و خانەی لەش فرۆشی بوو تێپەڕی ئەو سەگەی بینی زۆری تینووە و زمانی لە عەرز دەدا لە تینواندا هیچ کەسێک نییە خێری تێدا نەبێت تو خوا زەر خەڵک زەربی سفر مەکەن و زەربی سوور بە خەڵکان مەێنن کەسێک هەیە خێری کێ تێدایە هەموو ژیانی ئەو ژنە لەش فرۆشی و داوێن پیسی بووە بەڵام ڕەحمێک لە دڵیایەتی هێستا ئازانە پاداشت و سزایەکەیە لای خوا توش بووە تووشی ئەم داوێن پیسیە بووە تێوەگلاوە یارمەتی بدە ڕزگاری کە نەفرەتی لێ مەکە دەفەرمێت چووە ناو بیرێکەوە بە پێڵاوەکەی ئاوی بۆ دەرێناو بەدەمی ئەو سەگەیەوە کرد ئەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی چی خوا بۆی باس کردووە فەرمووی فغفر لها به بەهۆی ئەو چەند قومە ئاوەوە کە دای بەو سەگە خوا لەو ژنە خۆش بوو خوا لە گوناهی ئەو هەموو ساڵی داوێن پیسەکەی خۆش بوو خۆ زۆر کەسەیە لەو ئەوروپایە ئێستا ئافرەتێکە و خراپەکاری شەو سەگیشیە و ئاویشیە داتەڕەن بێ خوا لێ خۆش نەوێ بۆ چکە ئەو ژنە لەبەر خوا ئەم کارەی کرد یەک جاریشی کرد سەگەکەی خۆی نەبوو هاودەمی نەبوو سەگی ماڵی نەبوو ڕەفیقی نەبوو هیچی نەبوو ڕەحمی بۆی جوڵە بە سەریاتی نەپەڕی خوای بەو هەڵوێستە لێ خۆش بوو ئێستا ئێمە ژینگەی کوردستانمان بەڕێزان لەژێر مەترسیدایە وا وردە و لە پوش و پەڵاشی کوردستانەکەم خەریکە زەر دەبێ و وشک دەبێ ئەزانی ئەگەر تۆ ڕەحمت بژوڵێ یەک جگەرت فڕێنەدەی یەک جارچووی چایەکت لە شوێ لێ ئاگرەکەت کوژاندەوە بۆی پوش و پەڵاش نەسووتێ با مێرولەیەک نەبێتە قوربانی با کولەیەک نەسووتێ بۆ بسووتێ سووتان بۆ جەستەی من و تۆ چەند بە ئازارە بۆی ژوایە ئەگەر ئەم ژینگە پارێزیە بکەی لەبەر خاتی ئەو خوای گەورە ئەو کەوە نەکوژی کە دەچیتە دەشت و دەرەوە خوا دوور نیە بەوە لێت خۆش بێ ژینگە پارێزە ئاگر مەکەوە کەوتەوە خێرا دەستگاکان ئاگادار کە هاوکار بە خوا بەوە لێت خۆش دەبێت بۆیە بەڕێزان چەندیەتی چۆنیەتی نەک چەندیەتی خاڵی شەشەم و کۆتاییمان خاڵی شەشەم پێش کۆتایی قسە كلمتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان سرور صلى الله عليه وسلم روحم بقرباني به فمدو شهيا لسر زمان سوكا لروي چنديتي ويكتوزيكا خفيفتان على اللسان بلام ثقيلتان في الميزان لروي چونيتي وزور قرص لا إخوة ذكري سبحان الله وبحمده سبحان الله العظيم شن كرتا لروي چنديتي وجماركي كرتا بختا بەڵام لە ڕووی چۆنیەتیەوە لەسەر تەرازووی خێرت مەگە هەر خوا بزانە چەند قورسە قسە هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بوخاری مسلمە فەرموویەت لە صحیحی ترمیزیدا کە شێخ ئەلبانی لە سلسلەی ئەحادیثی صحیحەدا بە ژمارە فرموودەی 888 فەرموویەتی صحیحە
فەرمی ئینسانی وا یەک قسە دەکات لە پێناوی ڕەزامەندی خوادا حتا قیامەت بەرەکەتی ئەو قسە نابڕێتەوە تا دەیباتە بەهەشتەوە سڵحی دوو کەس دەکات هیواشە یەک قسە دەکات خوا ئەوەندەی پێ ناخۆشە ئەم قسەیە گوناهەکەی لەگەڵ یایەتی تا دەیباتە قەبرە و سەری بە جەهەنەما دەکات پرسێ یەک لێ دوانێک دەدا دوور نییە شەڕی ناوخۆ لە وڵاتەدا دڕوو بدا و هەزاران گەنج بێتە قوربانی هەها بە لێدوانی یەک سەر کردە بە وریای خۆ دەی ئەو کەسێک کە لە تیڤیەوە لە بینی حیزب قسە دەکەی دەبێت ئاگال لە زمانت بێت بەهۆی تۆوە شەڕێک نەخڵقێ خەڵک نەبێتە قوربانی ئەو کەسەی دکتۆری ئاگادار بە یەک گوشەی تۆ ژیانی خەڵکێک نەکەی بە قوربانیات چەند دکتۆر هەیە لەگەڵ ڕێز و حرمەتماندا بەسەر زمان یادەی گوێ ناداتێت کاکە نەخۆشیەکەت سەختە بەخوا زەحمەتت چاپبی یەکسەر ئەژنۆی ئەو نەخۆشە دەشکێنێ ئەزانی خۆی گەورە ئەو قسەی چەند پێ ناخۆشە تۆ دەبێت ئومێد بەخش بوویایە ئەو مامۆستا ئاینەی لە مینبەرەوە لە وتارەکانیەوە خەڵکی مەویست دەکات لە ڕەحمەتی خوا ئەڵە زەحمەتە خوا لێت خۆش بێ ئەزانی چ گوناهێکی گەورەت دەگاتێ ئەگە بدوتایە گوناهبار بەخوا خوا لێت خۆش دەبێت ڕەحمی خوا لە گوناهەکەی تۆ گەورەترە دوور نییە بگەڕایەوە و ئینسانێکی باشی لێ دەرچوویە کە تۆ مەویستی دەکەی لە ڕەحمەتی خوا تا قیامەت خوا لێت ناڕازیە مامۆستای ئاینی بووی سەر مینبەر بووی دەبێتە جەهەنەم ئەو قسەیە ئاگەل لە قسەت بێ بزانت چۆنی دەکەی هیوا هەیە لە بینی ژنومێ دەکات یەک قسە فڕێدەدا دەبێتە ئاگری خێزانێک و تا بە تەڵاقیان نەداوازیان لێ نایەنێ ئەم قسەیە لەگەڵ تا قیامەت هەیە لە فەیسبووکە ئابڕۆی کەسێک دەبا کۆمنتێک دەنووسێت جوێنێک دەدا بوختانێک دەکاتە شیرێک دەکات ئەوە لە ئەنتەرنێت جارش کە ناسڕێتەوە حتا دەدباتە قەبرەکەەوە حوزوری خوا نەعلەتی خوا لێیە ئاگەل لە فەیسبووکەکەت بێ ئاگەل لە ئەدخێڵی ئەنتەرنێتەکەت بێ چونکە ئەمە گوناهانە کە خوا پێی ناخۆشە بوختان و شکاندنی کەسایەتی خەڵکە جوێندانە بە خەڵک نابڕێتەوە حتا لە قیامەتا دەدباتە جەهەنەم ئاگال لە خۆت بێ حوتەمیان لە ڕوانینە چەند ڕوانینی ڕەگەزی بەرامبەر شەر نییە چۆن ڕوانی شەرتە بەڕێزانەزان کوردی ئێمە زۆر عاقڵ و دانابووە کاتی خۆی وتیانە نەزەر حرامە نەزەر بە عەرەبی یعنی چی نەزەر یعنی ڕوانین وانە یعنی تۆ بە حەیاتی لە دوکانداری دکتۆری مامۆستای زانکۆی مامۆستای قوتابخانەی ئەهلی بازاڕی خزمەت هەیە سەردانت هەیە دۆست و هاوڕێت هەیە تەلەبەت هەیە یعنی نابێت ژن و پیاوێک دموچاوی یەکتر ببینێ نابەخوا ئەو چەندیەتیە حرام نییە چەندیەتی چەندت ڕوخسار بینیەوە و خەڵک بینیوی گرنگ نییە چۆنیەتیەکەی شەرتە بە چنیەتێک ڕوانیوتە بە چنیەتێک ڕوانیوتە گرنگە بۆیە قەت موسڵمان دڵپیز نییە مسلمان کچ و خێزاری لە خەڵک ناشارێتەوە خۆشی لە خەڵک ناشارێتەوە کزۆڵیش نییە سەری داخەوە بە حیاتی چاوی هەڵنەبڕێ بەڵام چەندیەتیەکە گرنگ نییە چەند خەڵکت بینیوە لە ڕەگەزی بەرامبەر نەزەری حرام وتیانە نەزەر حرامە یعنی چۆنیەتی ڕوانینەکە کە ئەو هەموو جلەی لەبەرە لە ژەرع باکەشەوە نەفست دوول لە ڕوویەوە ئەوەندە پیس بێ بزانیدا خۆت جەستەی چۆنە عەورەتی چۆنە لەشی چۆنە سنگی چۆنە ئەوە خوا پێی ناخۆشە ئەوە شت کوڕێک نییە بۆ کچێک بۆ زەواجی بێ بۆ پێڕاواردنیەتی بۆ ئارەزوو تشکاندنی جەستەیی کاتیەتی وێ ئەمانە حرامن وێ نەزەرێک حرامە لە ڕووی چۆنیەتیەوە حرامە نەک لە ڕووی چەندێتیەوە ئەوە شەوی قەدرە کە پێمان دەڵێ لەیلەة القەدر خەیڕ من ئەلف شەهر یەک تاقە شەو چاکترە بەهرەترە خێرترە لە هەزار مانگ ئەی موسڵمانانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە خۆتاندا بچنەوە گرنگی بە چۆنیەتی بدەن وازبێنن لە چەندێتی چۆنیەتیمان گرنگە نەک چەندێتی داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا بە ئەرحەم الراحمینی خۆت ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا گەیشتینە کۆتایی ڕەمەزان خوای پەروەردگار ئەم تاعەت و عیبادەتت لێ قبوڵ کردبین یا ڕەبی خوا کەم و کوڕیەکانمان بۆ پڕکەیتەوە ئەوەی لە ڕۆژ و نوێژ و عیبادەت و دوعاماندا هەیە خوا بە گەورەی خۆت بۆمان پڕکەیتەوە یا ڕەبی خوایە کۆتایی ڕەمەزان عیتق من النار خوایە گردنمان لە ئاگر ڕزگارکەی یا ڕەبی خوایە خۆمان دایکمان باوکمان خێزانمان منداڵمان ئەهلی مزگەوت و براو خۆشەویستانمان یا ڕەبی خوا لە جەهەنەم گردنیان ئازادکەی خوایە بەهەشتی خۆتمان پێخەڵاتکەی خوایە داوای بەهەشتت لێ دەکەین کردەوەکانمان کەمن بەڵام بەڕەحمی خۆت بەهەشتمان پێخەڵاتکەی لەم کۆتایی ڕەمەزاندا بەهەشتی خۆتمان پێ ببەخشی تا دەمرین لەسەر ڕێبازی ئەم خواناسی و دینداری ئیستیقام و دامەزراویمان پێ ببەخشی یا الله یا شافی ئەو کەسەی شیفا هەر بەدەستی تۆیە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەی خوایە ئەوەی نەخۆشی جەستەیی هەیە شیفای بدەی ئەوەی دڵبەخەمە خوایە ڕەحم بە دڵ و دەرونی خەمباری بکەی لەم بەرە جەژنانەدا دڵخۆشیکەی یا ڕەبی خوای گەورە هەر کەس نەدارە دەرگا ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە هەر کەس بەخشندەیە خوایە هەزاران ئەوەندەی پێ بەخش و قەت محتاج نەبێ
یا ئەرحەمە الراحمین لێت دەپاڕێمەوە ئەم کوردستانەمان پارێزراوکەی یا ڕەبی خوای ئەم پارچەی کوردستان و هەموو وڵاتانی دنیا لە شەڕ و شۆڵ بەدوورکەی لە دەستی پیسی تەقە و تەقینەوە بەدوورمانکەی ئەم کوردستانەمان پڕ لە ئەمن و ئەمانکەی خوای ڕزق و ڕۆزی فراوانمان بۆ بنێری دەغڵودانی جوتیارانمان خوای گیان پڕ بەرەکەتکەی یا ڕەبی خوای ڕزقی کاسبکارانمان زیادکەی خوای پەروەردگار خوێندکارەکانمان لە دوانزەدا لە قۆناغی دوانزە و زانکۆشدا بەرەو ئیمتیحان دەڕۆن و لە ناو ئیمتیحاندان یا ڕەبی خوای خوێندکارەکانمان سەرکەوتووکەی خوای قوتابیەکانمان سەرکەوتووکەی یا ڕەبی خوای بە ئاواتی خۆیان بگەێنی کاریان ئاسانکەی خوای ڕەحم بە هەموو ئەو مامۆستا سەرپەرشتی قاعانەش بکەی کە کار ئاسانی بۆ خوێندکاران دەکەن و ڕوویان خۆشە و دڵیان فراوانە خوا تۆش کاریان بۆ ئاسانکەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی ئامین ئامین والحەمد لله رب العالمین أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون